دیارە تەواجودی ئێمە لێرە بۆ دەستخۆشیە لە فیدراسیۆنی ڕێکخراوە حکوومیەکانی سۆران و هەروەها بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری سۆران و بۆ هەموو بەڕێزانەی کە بەم ئامادەکاریەی بۆ ئەم مەبەستە ئامادەکاریان کردووە و ماندوو بوون. دیارە پێشمەرگە گەر ئێمە بێنە سەر حەقیقەتی مەوزوعی بابەتەکە زۆر هەڵەگرێ، ئەوە نییە مەسەلە نێمە وابستەیکەین بە شەوێک یان بە ڕۆژێک. ئەگەر چێمە لە وەزارەتی پێشمەرگە چەند ساڵێک پێش ئێستا کۆنفرانسێکمان تایبەت بە ڕۆژی پێشمەرگە ئەنجام داوەوە لە کۆنفرانسەکە دوایی ئێمە یاداشتێکمان بەرز کردوێتەوە لەسەر ئەو بابەتە بۆەوەی کە لەلایەن سەرۆکایەتی هەرێمەوە یان ئەو کاتیش لەلایەن پەرلەمانی کوردستانەوە بڕیارێک لەسەرم بابەتە بدرێەوە ڕۆژێک بۆ پێشمەرگە دیاری بکرێ وەکو حەقێکی پێشمەرگە وەکو هێزێکی سەربازی لە هەرێمی کوردستانە کە هەموو هێزێک لە وڵاتەکەی خۆیان ڕۆژێکی هەیە و ئێمە لەو یاداشتا کۆمەڵی وردەکاریمان ڕوون کردووەتەوە، یعنی پێویستە ئەو ڕۆژێک تەنها ئەوە نەبێت دیاری بکرێ بڵێن ئەوە ڕۆژی پێشمەرگەیە و بەس، بەڵکو دەبێت کۆمەڵێک ڕێوژێنی کە بگیرێتە بەر لەو ڕۆژە. مەسەلەن بۆ نمونە لەو ڕۆژانە لەو ڕۆژەی کە دیاری دەکرێت ساڵانە کۆمەڵێک وەکو محاربینی قوداما پێشمەرگەی خاوەن مێژوو تەقدیر بکرێن بەسەر بکرێنەوە هەندێک مەراسیم کە لە یاداشتەکە ئاماژەمان پێکردووە دەبێت ئەنجام بدرێت لەو ڕۆژە و هەتا کۆتایی ڕۆژەکە ئەم مەراسیمانە بەردەوام بێەوە لە قوتابخانەکان یاریمی کوردستانە ڕێز لەم ڕۆژە بگیرێ لەلایەن مامۆستایان و قوتابیان و ئیدارەی قوتابخانەکانەوە کۆمەڵێ بەڕاستی ڕێوشێنی ترە لەوانەیە ئێستا لەو کات و ساتەیە دوای ئەو چەند ساڵە هەمووی منێتەوە یاد بەڵام ئەوەی کە ئێمە کردبوومان بە دراسەیەکی زۆر جددی کردومانە بۆ ئەوەش حەزەکەم بەبیر بێنمەوە لە ڕاستیە ئەسلی بیرۆکەکە بیرۆکەی خۆم بۆ دواتریش من کردومەتە پرۆژەی وەزارەتی پێشمەرگە، بەڵام هەتا ئێستا ئەم پرۆژەیە وەکو خۆی مایەوە نە لە پەرلەمانی کوردستان بڕیاری لەسەر دراوە نە لەلایەن حکوومەت و نە لەلایەن هیچ مەرجەعیەتێکی سیاسی لە هەرێمی کوردستانە. دەزانن کورد لە خۆی نەبێت لە کەس ناچێت ئێمە ڕێگێکمان دەچێتەوە تێ نەگەشتم هەر دێنەگە بەس 8,000ەکە جۆم لێ بوو. ئەزانی وەزارەتی پێشمەرگە و یەکەکانی سەر بە وەزارەتی پێشمەرگە پلانی تایبەتیان بەم ڕێوشێنانە هەیە و بە بەردەوامی کار لەسەرم بابەتانە کرێ چ بابەتی بندیوار بێ یا بابەتی کەم تەرخەمی پێشمەرگەیەک بێ یان پێشمەرگەیە کە غایب بووە و دەوامی نەکردووە و هێشتا ناوەکەی ماوە فەسڵ نەکرا ئەمانە ڕێوشێنی یاسایی هەیە و فەرمانگەی یاسایی لە وەزارەتی پێشمەرگە بە بەردەوامی کار لەسەرم بابەتاناکە بە ئیزافەی ئەوەی کە ئێمە دەستگاکانی ترمانەیە لە ناو وەزارەتی پێشمەرگە بێ دوواداچوونەکە وەکو پشکنینی گشتی وەکو ئەواڵگری سەربازی ئەوانە هەموو معنین بەو بابەتان. ڕێکەوتنێکی تایبەت بە ئۆپەراسیۆنی مووسڵ و بەمانەوەی پێزی پێشمەرگەی کوردستان لە مابینی بەڕێز سەرۆکوەزیرانی عێراقی و هەروە جەنابی سەرۆکی هەرێمدا هەیە و لە بە تەکیدی پێشمەرگەی کوردستان لە هەفتەی مانگ ئەو سەنگەرانەی کە هەی بووە وەکو خۆی دەمێنێتەوە لە دوای هەفتەی مانگەوە هەر پێشڕەویەکی کردبێ ئەوە لە ئایندا لە لای هەردوو بەڕێز جەنابی سەرۆکی هەرێم و هەروەها بەڕێز سەرۆکوەزیرانی عێراقیەوە جارێککە قسە و باس و دانوستانی لەسەر ئەمریکا دابینی کرد بۆ هێزەکانی پێشمەرگە ئەو پارەیە چەندی ماوە یاخود تا چەند مانگی تر ئەتوانن موچەی پێشمەرگە ئەو پارەیە خۆی بڕیاروا بوو بۆ ساڵێک بێ بەڵام موچەی ساڵێکی پێشمەرگە دابین ناکە لە ڕاستیا پێم وابێ
تەسەورەکەم هەتا 11 مانگێک شتێکی وایە بێ و چەندێکی ماوە و چیکراوە بەڕاستی ئەوانە لە لای من نییە و معلوماتانە چکە ئەمە ئەم پارەیە ڕادەسی وەزارەتی دارایی دەکرێت وەکو حکوومەت و حکوومەت بەپێ ئەو سیستەمەی کە هەی بووە لەگەڵ وەزارەتی پێشمەرگا ئەو ڕێشوێنە ئوسوڵ و یاسایی و ئیداریە تعامل لەگەڵ وەزارەتی پێشمەرگا پارەی ئەدەن بە هێزەکانی پێشمەرگە چەند مانگە لە پارەی ئەمریکا ئەدەن بە هێزەکانی پێشمەرگە موچەتان پێداوە وڵاهی لەوانەیە بە تاکیدی نەتوانم بۆ تهدید بکەم جۆری هاوکاریکردنی هێزی هاوپەیمانان لە سەرەتای بەدابوونی داعش تا ئێستا جۆری هاوکاریەکان چۆن بۆ ئایا بەردەوامی هەیە بە هەمان ئەو سیستەمی پێشترکرا یان ئێستا گۆڕانی بسەداتەوە بۆ هەتا ئێستا ئەو میکانیزمی هاریکاریەکان بەردەوامی هەیە ئەلبەتە لە بیدایەتەوە هەتا ئێستا شەر وەکو خۆیەتی لە ڕاستە ناتوانین بڵێن ئێستا زۆر لە جاران باشترە یانیش بڵێن وڵای کەمترە هەر چۆن وەکۆڵێ یەک لەسەر یەک ئەساس بە یەک شێواز هاوکارەکان بەردەوامی هەیە. داوا لە بەڕێزیانەکەین فەرموویەتی چەند پیرێکەکەن. ئایا هاوکاری وڵاتە نێودەوڵەتیەکان بۆ پێشمەرگە بەردەوامە لە ڕووی چەکۆداریکردنی تەقەمەنی؟ پێشمەرگەی کوردستان کاراترین هێزی هاوپەیمانەتی نێودەوڵەتیە لە ناوچەکە بەم حکومە ئیلتیزامی هێزی پێشمەرگەی کوردستان بە هاوپەیمانەتی نێودەوڵەتی و هەروەها پێچەوانەکەشی هاوپەیمانەتی نێودەوڵەتی ئیلتیزامی بەرامبەر بە پێشمەرگەی کوردستان ئەوەیە کە هەردوو لامان لە شەڕێکی دژە تیرۆران لەمە ناوچەکە و هەردوو لاشمان ئیلتیزامی خۆمانە پارێزین و ئەوەی کە پێویست بێ بۆ لە ناوبردننی تیرۆر ئەنجامی دێت.